کاتێککە ساڵی 2014 عراق دەستی کەوتە دەست چەکدارانی داعشەوە بە تایبەتی پارێزگا گەورەکانی عراق بە مووسڵ و بەغدا و دیالە و پارێزگاکانی دیکەوە هێزەکانی پێشمەرگەی کوردستان پاڵپشتێکی بەهێزی سوپای عراقیان کرد بۆ بەدەستەوە نەدانی ئەو ناوچانەی کە لەژێر دەستی داعشدا بوون توانیان بەشێک لەو ناوچانە ڕزگار بکەنەوە بەڵام سوپای عراق بۆشایەکی گەورەی دروست کرد بەجێهێشتنی چەکە قورسەکانی و بەشێک لەو پارێزگایانە کەوتە دەستی داعشەوە. ساڵی 2017 بوو کە لە ڕۆژێکی وە کۆمڕۆدا لەدەی کانونی یەکەم حەیدەر عەبادی ڕزگاربوونی بەیەک جارێکی لە دەستی داعش ڕایگەاند بەڵام ئێستاش مەترسیەکانی تیرۆر و شانە نووسەکانی داعش هێشتا لە عراق و بەشێک لەو ناوچانەی کە مەترسی تیرۆری لەسرە هەرماوە. من ئاماژە بە هەوڵەکانی حکوومەتی عراق دەکەم بە تایبەتی لەم بوارەدا لە پارێزگای میسانەوە بەڕێز دکتۆر ماجد مچپاس مامۆستای یاسا لە زانکۆی میسان لەگەڵم دەبێت. دکتۆر ماجد ئەم کاتت باش. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی نوێی عراق کە حکوومەتەکەی حکوومەتێکی نوێیە باس لە بوێری و قارەمانەتی ئەو کەسانە دەکات کە توانیان عراق لە دەستی داعش ڕزگار بکەن. مەترسی تێرۆر تا چەندە لەسەر عراق ماوە؟ ئایا ئەم بوێریە لە نێو حکوومەتەکەی سوودانیدا دەبینرێت بۆ جارێکی دیکە سەر هەڵنەدانەوەی کارەساتێکی تریوە؟ سپاس شوەرە و هەموو تەماشەوانین کوردستان 24 بێگومان عێراق کارم بێژم شەڕێکی گەلێکی گران لەگەل تەرۆریستن داعشی بەڕێوە بر ji bo bergiriya netenê Iraqê ji bo bergiriya hemû cîhanê birastî ji bo ewlekarî û aştiya cîhanê hemû jî ji berpirsêretiya civaka navdewletiyê birastî Iraq jî ez karim bêjim baca ewlekariya deverê li histê xwe girtiye birastî ez karim bêjim ev salveger yan jî bîranîneke gelekî mezin ji bo xelkê Iraqê û tevahiya cîhanê ev roja serkeftinê lê pirs ew e gelo astengî neha yan jî tehediyat hêşta jî hene belê ez dibêjim hene astengî gelek hene spasiya hêzên ewlekarî ardêşa Iraqê û hejda şeعبî û pêşmerga dikin ku بێ ئەرکێ خوا و بەرپرسەرەتیە خوا ڕابوون ez spasî û rêzgirtinê ji bo semahetî Sîstanî dikim ku wê demê jî biryar da ferman da ku hemû xelkê Iraqê bergiriyê li welatê xwe bikin em di wê baweriyê din ku heta niha jî teror li herdevahiya Iraqê berdewam e ez karim bêjim niha gelek astengî hene divê jî em wan astengiyan nehêlin. بەڵێ لەگەڵ ئەم بارودۆخەی کە بەڕێزت ئاماژەت پێ کرد بەشێک لەلایەنە شیعەکانی عراق داوای دەرچوونی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە عراق دەکەن و هەڕەشەش بۆ سەریان هەر بەردەوامە. ئایا عراق توانای پاراستنی وڵاتەکەی لە دەستی تێرۆر هەیە بەبێ هاوپەیمانان؟ أحسنتم العلاقة ما بين العراق وبرسك قال جرانكر كان مش بيودي لقال بيودي العراق وأمريكا براسلي ركفتنا كده شرشوفيا هفكاريا هفبش دنابرا أمريكا وعراق كو اف ركفتن لگور یاسای 2018 هاتیه پسند کرد از کارم بيجم امریکا برپرسیرتیا ویا کو برگریه العراق بک پشتوانیه لهزن عراقی بک هر واسروریا عراق جی بپارزه لاوجی لسر داخواز حکومت عراقیه تشتی گوازدوی باوری
دما هابونا أمريكا هاجر دوار سياسي ده هاجر حكومة العراق نراسيبة براستي وأبيك جبو أمريكا نباش أبيك جي حكومة العراقي دست نشان كقالوا كهابونا هيزن أمريكيين تقدر العراقي هابن يان نبن أو ياها موجود دستي حكومة العراقي دستي حكومة العراقي لسر رازيبة هاجر حكومة العراقي جي لسرنا رازيبة براستي أو يكجي والدجي ياساي الناف دولتيبة والدجي ويري كفتنا دنابرا أمريكا وعراقي دبا أسبابا وريه دما هيزن أولا كارين عراقي دكارن باراستنا خوبكن كارن برگريل بر عراقي بكن جبركو اسكار بج خبرتك باش تبي دما داوي دستدنا هيزن برگريا عراقي قالك بيش كتن ديتيا هيزن نهاين عراقي هيزن نها اسكار بيشم سياسات سر هر تشديده خصبانتيه لسر بله اما شتان با سروری عراق کرد آیا سروری عراق دبل لعن خودی عراق و بپارێزرێت یا وەکو پێشووتر وەکو باسی لێوە دەکرا وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتی باس لە پاراستنی سەروەری عراق دەکەن و ئەبێ بیپارێزن ئەمڕۆڵە بەرپرسیارەتەکەی کە ئەستەی حکوومەتی عراق خۆیەوە دەتوانێت بیکات السيادة العراقية سروری عراقي يانجي باراستنا وي عراق دولتك تمامية سرورية ويها هي الدولة العراقية هي بندا حفتم دولتها عراقي أو بربرسة باراستنا سرورية خواده أبتشتدنجي هفكاري دنا برا دولتها تشيلبي جبو روبروبونا تروري عراق دكاره سروريا خو بپاريزه دكاره پارسنا سروريا خو بكد هر وادرين دبلوماسي جي عراق دكار هفكاري لقال ولاتن دنبكا لدوار يا سيدة نابا ولاتن جيران نابا ولاتن جوار جيران سرورية عراقي بن بيبكا براستي نابا افيك ورا كرنش برقول يا سانا دولتي جناي قبول كرن افيكا ايريشن سربازي لسر عراقي بيرازبنا حكومة عراقي نايكر برز دكتور ماجد مجباس مامۆستا یاسا لە زانکۆی میسان زۆر سپاس لە میسانەوە لەگەڵ کوردستان 24